وا بڕیارە تشرینی یەکەمی داهاتوو هەڵبژاردننی پێشوەختی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە بچێت. کورد لە دۆخێکی ئەستیاری سیاسی و ئەمنی ویداریدا ئامادەکاری بۆ بەشداری هەڵبژاردن لە کەرکووک دەکات. ئەمەش لە کاتێکدایە تا ئێستا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ شتێکیان بۆ گەڕانەوەی سەدان خێزانی کورد بۆ زێدی خۆیان لە شارەکە نەکردووە. ئەو خێزانانەی کە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر شارەکەیان بەجێهێشتووە و ئاوارە بوون لە بەرامبەردا سەدان خێزانی عەرەبی هاوردا هێشتا لە کەرکووکن و ئامادەکاریان بۆ دەنگدان بۆ دەکرێت. کۆمەڵی دادگەری ئەگەرچی بەشداری هەڵبژاردن لە کەرکووک ناکات، بەڵام ئاشکردنەوەی شەقامی کوردی و تەبایی نێوان پێکاتەکان بۆ داهاتووی شارەکە بە گرنگ دەزانێت. نا من وای نابینم بێباک بێ هەوڵەدا، بەڵام هەوڵەکەی جارە لە سەرەتاوە بێ شەقامی کوردی خۆمان ئاش بکەینەوە، لەبەر شەقامی کوردی بۆ خۆمانی گەرانین. دوو ئێمە ئەبێ لەمە دووە سیاسەتی هی خۆم بۆ خۆم پیادە نەکەین، لەبەری کە ئێمەڵین کارکووک شارێکی کوردستانیە ئەبێ بەڕاستی مووقفی جێگەی لەم دەسەڵاتی کوردیا کە گەر کورد دەسەڵاتی گردەدە لەم دەسەڵاتەیە بێ جێگەی پێگەی کورد تورکمان دیار بێ، پێگەی عەرەب دیار بێ. ینی ئەم پێکاتانە پێکاتن لە ناو شاری کەرکووکە، هیچ کەسێ ناتوانێت هیچ پێکاتیشی تر پراوێز بخە کە مادام هەوڵی پەراوێزخستنی نادی، کەواتە پێویستە لەسەرمان ئینسجامێک لێک تێگەیشتنێک هەموو کەس هەموو حیزبێک هەموو پێکاتێ بە جۆرەی حەزم و قەبارەی خۆی و حەز ئەکا ممارەسەی سیاسەتی خۆی بکە. بۆیە گرنگە لە دەسەڵاتی داهاتوودا هەموو پێکاتێک هەموو حیزبێک جێدەستی خۆی دیار بێ بۆی بتوانێت لەبەرەوەی نانکرێتەوە لە خۆشیەکاندا هەر خۆت بڵێ من هەموو لە ناخۆشەکاندا هەموو شین بجێڕین پێکەوە. هاوکات بەرپرسێکی یەکێتی لە کەرکووک هۆشداری لە دۆڕانی کورد لە هەڵبژاردن دەدات و دەڵێت کوردام جارە دەبێ هەموو هەوڵەکان بخاتە گەڕ تا بە کەمترین زیان لەم ململانەیە دەربچێت. ڕۆیجێ داخە ڕاستیە کە کورد لە ڕابردووە یەکڕیز نەبووە، بۆیە ئەم هەموو کێشەیە کۆمەڵ بوو و هاتۆتە پێشەوە و ئاوارەی نەکرد 16 ئۆکتۆبەر ئاوارینەوە توێکش هێشتا وەکو پێویستیان پێشترش بگەڕێرەوە بۆ تەرحیلەکانی پێشترش لە سنووری بنەسڵاوە و دارەت و مجەماکانی دەوری هەولێر نیشتە جێبوونە و نەتواندراوە جەویشیان بۆ فەرهەم بکرێ بگەڕێنرێتەوە. ئەمە عیلاقەی بە نابێ بەرنامەی دەسەڵاتی کوردەوە بۆ کاتی خۆی. ئەوەی کە ئێستا دەگوترێ عەرەب دێنن یا ئەوە دێنن، دیارە ئەم جارە مەسەلەن هەوی دروستکردنی تەزویر و ئەوانە زۆر متابعی لەسەرە، ناتوانن بەوە هیچ بکەن عەرەبەکان. چێشمە چێشمی ئەم هەڵبژاردنە قورسترە لە جاران، بەڵام هەندێک لایەنی ئیجابی تایە کە ئاسانە. یەک ئەگەر مەسەلەی ململانی نێتەوایەتیە نەتەوەکەی من لە هەموو کەسی زیاتر زوڵمی لێکرێ لەم شارە، کورد لە هەموو کەس زیاتر زوڵمی لێکرێ، لەبەرەوە کورد دەبێ بیر لەوە بکاتەوە بە چ شێوەیەک و بە چه نرخێک بێت لەم ململانەیە بیباتەوە، چکە ئەگەر نەیباتەوە بۆ یەکجاری وێرانە بین، بۆ یەکجاری داڕچین. ئەگەرچی هەوڵەکان بۆ یەکلیستی کورد لە کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بێ ئەنجام بوون، بەڵام چاودێران و حەزبە کوردستانیەکان بە لەبەرچاوگرتنی مەترسیەکانی داهاتوو بۆ سەر پێگەی کورد و ئەگەری گۆڕانی دیموکرافیای شارەکە با گرنگی دەزانن کورد زۆرترین بەشداری لە دەنگدان و هەڵبژاردندا بکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.